لە سەرانسەری کوردستان سیناتۆر لینزی گرام وەک یەکێک لە بەهێزترین لە داکۆکیکاران لە کوردیاری دەکرێتەوە. لە ماوەی زیاتر لە 2 دەیەی کارکردنی لە ئەنجومەنی پیرانی ئەمریکا، گرام دەنگێکی ناسرااو بوو بۆ بەرگریکردن لە کورد. ئەگەرچی لە ژیانی سیاسی خۆیدا لەسەر زۆر بابەت هەڵوێستی گۆڕی، بەڵام هەڵوێستی سەبارەت بە کورد نەگۆڕی. پێگە و کاریگەری سیناتۆر گراهام تەنها بە وتار و دەرکەوتنەکانی لە میدیاکانەوە نەبوو، بەڵکو ئامادەی ئەو بوو بۆ بەکارهێنانی کۆنگرێس و هێزی یاسادانان لە پێناو داکۆکیکردن لە کورد. لە واشنگتن وتە و بەیان نامە سەرنجی میدیا ڕادەکێشن، بەڵام یاسا دەتوانێت سیاست و کاری حکوومەت بگۆڕێت. یاسا دەتوانێت سزا بسەپێنێت، بودجێ حکوومەت سنووردار بکات و بەرپرسانی حکومی ناچار بکات وەڵامی پرسیاری قورسی ئەندامانی کۆنگرێس بدەنەوە. بۆیە تەنانەت هەڕەشەی پێشنیازکردنی یاسا کاریگەری خۆی هەیە. سیناتۆر لینزی گرام هەوڵی دەدا پشتگیری لە کورد دەوتارەوە بگوازێتەوە بۆ زمانی یاسادانان و بەکارهێنانی هێزی کۆنگرێس بۆ داکۆکیکردن لە کورد. یەکێک لە گرنگترین کارەکانی گراهام لە سەردەمی شەڕی دژی داعشدا هات. ئەو یەکێک بوو لە دانەرانی یاسایەک لە ساڵی 2015 کە ڕێگەی بە حکوومەتی ئەمریکادا ڕاستەوخۆ چەک و یارمەتی سەربازی و ڕاهێنان بۆ هێزەکانی پێشمەرگە لە عێراق و سووریا دابین بکات. گرام دەیوت کە هێزەکانی پێشمەرگە باشترین هاوپەیمانی سەربازی ئەمریکان و شایستەی پشتگیری و هاوکاری ڕاستەوخۆن. جارێکی تر و لە ساڵی 2019دا سیناتۆر گراهام پێگەی خۆی و کۆنگرێسی بەکارهێنا بۆ گۆڕینی سیاسەتی حکوومەت. دوای ئەوەی حکوومەتی ئەمریکا بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکای لە بەشێک لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا و تورکیاش دەستی کرد بە هێرشکردنە سەر شەڕبانان، گراهام لەگەڵ سیناتۆری دموکرات کریس ڤان هۆڵن پرۆژە یاسایەکی بۆ سزادانی تورکیا پێشکەش کرد. ئەو پرۆژە یاسایە تێنەپەڕێنرا، بەڵام نیشانیدا کە سیناتۆرەکان دەتوانن بە پێشنیازکردنی پرۆژە یاسا نەک هەر حکوومەتەکەی خۆیان بەڵکو حکوومەتەکانی دەرەوەش ناچار بکەن ئاراستەی کارەکانیان بگۆڕن. لە سەرەتای ئەم ساڵدا پاژەوی هێزەکانی حکوومەتی نوێی سووریا چەندین جار هێرشیان کردە سەر هێزەکانی سووریا دیموکرات، سیناتۆر گرام پرۆژە یاسای کورد بپارێزەی پێشکەش کرد. ئەو پرۆژە یاسایە داوای سزادانی ئەو کەسولایەنانە دەکات کە بەشدار دەبن لە هێرشکردنە سەر هەسەدا. سیناتۆر گرام باوەڕی وابوو کە ئەمریکا دەبێت پشتگیری کورد بکات، چونکە شانبەشانی ئەمریکا لە شەڕدا جنگاون. بۆ زۆرێک لە کورد لینزی گرام بە لێدوان و هەڵوێستەکانی ناسراوە، بەڵام ناوی ئەو لە مێژووی پەیوەندیەکانی کورد و واشنگتندا تەنها بە لێدوانەکانی نامێنێتەوە، بەڵکو بە پێشنیازکردنی یاسا، پشتیوانیکردنی پێشمەرگە و بەکارهێنانی هێزی کۆنگرێس بۆ داکۆکیکردن لە کورد دەمێنێتەوە. ئایا لە ئەنجومەنی پیرانی ئەمریکادا سیناتۆرێکی دیکە دەبێت کە وەک ئەو پێگە و کاریگەری خۆی بخاتە خزمەتی داکۆکیکردن لە کورد و پاراستنی هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟